بەڵێ بەرەزان بۆ قسەکردنی زیاتر لەسەر هەڵبژاردنەکانی پەرلەمانی ئێران و ئەنجومەنی شارەزانیە وڵاتەوە و کاریگەریەکانی لە ستۆدیۆکانمان لە شاری هەڵەبجەوە میوانداری بەڕێز ئەرکان ئەحمەد جاف شارەزای کاروباری ئێرانمان کردووە. کاگەرکان سڵاوت لێبێ ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین کە هەڵبژاردننی پەرلەمانی ئێران چۆن بەڕێوەچوو کاریگەری لەسەر ناوخۆی ئێران چییە؟ بە ناوی خۆی گەورە سڵاوی خوا لە بەڕێستان و لە بینەرانی بەڕێزیش. لە ڕاستیە هەڵبژاردننی ئەم خولی 11 پەرلەمانی ئێران هەر لە بەیانی ڕۆژی جومعەوە بەکردنەوەی سندوقەکانی دەنگدان بەڕێوەچوو و هەر لە سەرەتاوە ئێران دووچاری چەند گرفتێکی زۆر ناوخۆیی و نێودەوڵەتیش بوو. دیارترین ئەو تەنگ و چەڵەمانەی کە هەبوون وەکو گەمار و ئابوووریەکان وەکو قەیرانی ناوخۆی ئێران بە تایبەت و قەیرانی گرانیە و هەر ئەمڕۆژ دووچاری دوو کێشەی دیکە بوویەوە بە تایبەت نەخۆشی کۆرۆنا و ئەندام بوون لە جانی چوونە لیستی ڕەشی ئەو سەوتە ئەگەڕێتەوە کاگەشم چوونە لیستی بەڵێ کاگەرکان گوێبستی دەنگی بەڕێستین بەردەوام بەفەرموو لیستی ڕەشی گروپی چوونە لیستی ڕەشی گروپی FATF-ەوە کە ئەمەش کارگەریکی زۆری لەسەر ئێران نەبێ و ئەو هێرشە ئیعلامیە نێودەوڵەتیش کە لەسەری هەیە بۆیە تا ڕادەیە دەتوانین بڵین هەڵبژاردنەکانی ئەم جارە هەڵبژاردنێکی سادە و ئاسایی نەبوو و چاوێکی زۆری نێوخۆیی و دەرەکیشی لەسرە و ئەو پێشبینیانش کە کراکە ململانیەکی توندی نێوانی ئونسڵگەرا و ڕیفۆرم خوازەکانە هەبێت ئەو ڕاستی ئەو ململانەیە ئەمساڵ کەمتر بەدیەکرێ بۆیە بەم شێوەیەوە تا ئێستش هەڵبژاردنەکە بەردەوامە و قەرارە تا سەعات 22 بە کاتی تارانیش درێژ کراوەتەوە. زۆر باشە. ڕێژەی بەشداریکردنی خەڵک لە هەڵبژاردنەکە چۆن بوو؟ دۆخی ئابووری کاریگەری لەسەر هەڵبژاردنەکە داناوە یاخود نا؟ لە ڕاستیدا ئەو هۆکارانە و چەند هۆکارێکی دیکەیش کە پێشووتر باسمان کرد بوونەتە هۆی ئەوەی کە ڕێژەی بەشداریکردنیش وەک ساڵانی یا وەک هەڵبژاردنەکانی پێشوو نەبێ بە تایبەت ئەمساڵ ڕیفۆرم خوازەکان بە ڕەنکاڵیەکەوە هەم بەشداریان کرد و هەمیش حملەی ئەعلامیەکانی بڵێن حملەی ئینتیخاباتیەکانیان دەست پێ کرد. لەبەرەوە خەڵکێکی زۆریش بە تەواوەتی لە ناو ئێرانە ڕاستیەکەی بێئومێد بوون لەو گۆڕانکاریانەی کە ئەوانەیانەوێ لەبەرەوە بەشداریەکان تا ئێستا ئەوەی کە هەیە لە چاوەڕوانی نەبوو و یعنی چاوەڕوانەکانەوە بوو کە خەڵکێکی زیاتر بەشدارکە بەڵام ئەوترێت کە ئەم کاریگەری بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا و ئەو یعنی کاریگەری نێوخۆیانەی داخلی ئێران و هەروەها ئەو ڕەدی سەلاحیاتانەی یان بڵێن ڕازی نەبوون لەلایەن شورای نیگەهبانەوە ڕازی نەبوون بەوەی کە هەندێک لە ئەندامانی پێشووی پەرلەمان هەندێک لە ڕوخسارە دیارەکانی ئێران بەشداری ئینتیخاباتەکان بکەن لەبەرەوە بینین لە چاو هەڵبژاردنەکانی پێشوو سارد و سڕیەکی زۆری پێوە دیارە. بەڵێ لە ڕۆژهەڵاتی کوردستانیش هەڵبژاردن بەڕێوەچوو پێشبینی دەکرێت چەند نوێنەری کورد بگەنە پەرلەمانی ئێران؟ طبعاً ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەڵبژاردنەکانی ئێران تقریباً ئەتوانین بڵین تا ڕادەیەک جیاوازە لە چاو هەندێک وڵاتی دیکە. هەڵبژاردنەکان لە ئێرانە بەپێی بازنەبازنەیە بەپێی ئەو ناوچانەیە سە بۆ نمونە بڵین پارێزگای کوردستان واتیادی ئەندامانی خۆی کە کوردەکانە نەچنە پەرلەمانەوە ئەوەی کە کێشە لەسەر کوردەکان هەبێ بەشێکی ئیلامە بەشێکی کرماشانە و ئازەربایجانی غەربی یا بڵین ورومیە کە بەشێک لە مەهاباد و ناوچە کوردیەکانی کەکەونەوە پارێزگاوە لەوانەیە ئەگەر گۆڕانکاریەک هەبێ لەو پارێزگایانە هەبێ بەڵام لە پارێزگا کوردیەکە کاروستانی بڵێن پارێزگای کوردستان سنە گۆڕانکاریەکی وانابێ بەڵام بە گشتیش لەو ناوچانەی کە کورد لەگەڵ نەتەوەکانی دیکە بە تایبەت ناوچەکانی باکووری ئێران ناوچەی ئازەربایجان کە لەگەڵ تورکەکانە دراوسێن یعنی ئەوەشی کە لە ناو کوردەکان بە دیەکرێ ڕێژەیەکی کەم بەشدار بێ بۆیە لەو ناوچانە پێشبینیە کرێ زیاتر کورسەکانی و پارێزگایانە تورکمانەکان بیبە. بەڵێ
ئەم هەڵبژاردنە لە کاتێکدا بەڕێوە دەچێت کە گرژیەکانی ئێران و ئەمریکا لە لووتکەدان ئەنجامی هەڵبژاردنەکە چ کاریگەریەک لەسەر دۆسیەکە بەجێ دەهێڵێت؟ لە ڕاستیە کاریگەری هەڵبژاردنەکانی ئێران لەسەر دۆسیەکانی ئێران کە هەم نێوخۆین هەم نێودەوڵەتین تەنها وابەستە نییە بە خودی ئێرانەوە. هەر بۆ نمونە ئەگەر باز لە ڕێکەوتن نامە ئەتۆمیەکە بکەین، ئێران زۆر پێی دڵخۆش بوو و بە تایبەت کابینەی ڕۆحانی زۆر پێی دڵخۆش بوو، ئومێدی زۆری لەسەر هەڵچنی بوو و کۆمەڵێکی زۆر وعدیدا لە ئەوەی کە لە ئەنجامی ئەو ڕێکەوتن نامەیە و کۆمەڵە دەساتی باش بۆ ئێران بەدی بهێنێ. بەڵام بە کشانەوەی ئەمریکا ئەو یعنی وعدانەی کە ڕۆحانی دابووی نەیتوانی جێبەجێ بکاوە، ئێران گەڕێنرایەوە بۆ سەردەمی ئەحمەدی نەژاد و گەمارۆکان تا ڕادەیەک و تەنانەت بڵین زۆر تونتریش لەسەری بوو. لەبەرەوە ئەو هەڵبژاردنەی لە ناو ئێرانە کاریگەری ڕاستەوخۆی بۆ ناوخۆی ئێرانە بێ، بەڵام بۆ دەرەوەی ئێران زیاترە توانین بڵین پەیوەندیەکانی ئێران پەیوەستە بە هاوکارە نێودەوڵەتیەکانی دیکەوە نەک هەڵبژاردنەکانی ناوخۆی ئێران. زۆر باشە. لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمان هەڵبژاردن بۆ خولی پێنجەمی بەشێک لە ئەنجومەنی شارەزایان بەڕێوەچوو، ڕۆڵی ئەو ئەنجومەنە لە سەنگی دەسەڵاتی سیاسی ئێراندا چییە؟ طبعا ئەو ئەنجومەنی شارەزایانی بڵێن خوبرەکانی ئێرانی زیاتر کارەکانی ئەمانە چڕ بووەتەوە لە چاودێریکردنی کارەکانی ڕەهبەری و لە نەکاتی هەر کێشەیە کە بۆ ڕەهبەری دروستە بێ دانانی جێگرەوەی بۆ ئەوە لەم نیوخولەشدا کە ئەمە بڵێن هەڵبژاردننی نیوخولی بوو کە کۆمەڵێک لە ئەندامانی بڵین چەند نەفرێکیان کۆچی دواییان کردبوو، دیارترینیان هاشمی ڕەفسنجانی، ئەوەی شارودی، یعنی ئەمانە کەسانی دیاری نێو ئەو مەجلیسە بوون. هەتا خودی ڕەفسنجانی سەرۆکی ماوەیەک سەرۆکی مەجلیسی خوبەرەکان بووە. لەبەرەوە بۆ جێگرەوەی ئەم چەند کەسە لە چەند پارێزگایەکی ئێرانە دووبارە هەڵبژاردن کرایەوە بۆ ئەوەی کە چەند کەسێک بخرێتە شوێنی ئەوانی دیکە. وەکاری ئەم ئەنجومەنەوە پێشتریش باسمان کرد کەمتر کاریگەری لەسەر سیاسەتی دەرەوە یا ڕاستەکردنی سیاسەتی ئێرانی هەیە، زیاتر مەعاملەی ئەمان لەگەڵ ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێرانی دەبێت. بەڕێز ئەرکان ئەحمەد جاف، زۆر سپاس دەکەین کە لە پارێزگای هەڵەبجەوە لەسەر هەڵبژاردنەکانی پەرلەمانی ئێران لەگەڵمان